یەکەم جار کە دەستم کرد بە وەرزشکردن هەڵبەتە لە ورشی مەلانیەوە دەستم پێ کرد. سەرەتا 6 ساڵ و نیم بووم کە با بڵێن وەرزشی مەلەوانیم هەڵبژارد. باوکم یارمەتیە. سەرەتا لە حەوزێکەوە دەستم پێ کرد کە لە ئاوی قوڕا و باراناوە دروست بوو. و دواتر هاتمە ناو مەلەوانگەکان و مامۆستا گۆران لێرە زۆر سوپاس دەکەم کە هاوکارم بوو. تەکنیکەکانی مەلەوانی بەتەواوی فێرکردم و بەشداریی پاڵانەتەکانی پێکردم. بیرمە یەکەم جار کە بەشداریی پاڵانەتی مەلەوانیم کرد تەمەنمەونە بچووک بوو ڕێگەیان نایە کە بەشداری بکەم لەبەر ئەیانت بچووکە و ئەخنکێ. بەڵام لەگەڵ متەقەدیمەکان بەشداریم کرد و پلەی یەکەمیشم بەدەستهێنا. ئەڵبەتە ئەوە جێگەی دڵخۆشی بوو بۆ من و وای لێ من کرد کە بەردەوام و تمۆحی گەورەترم هەبێت و پاشان یاریسیانەکانم هەڵبژارد کە لە ئێستا یاریزانی یاریسیانەکانم. یاریسیانەکان پێک دێت لە مەلەوانی و پاسکی سواری و ڕاکردن کە 750 مەتر مەلەوانی بەحر و 20 کیلۆمەتر پاسکیل و 5 کیلۆمەتر ڕاکردنمان هەیە. لە ئێستا من پاڵەوانی ئەو یاریەم و ئەو یاری ئەنجامێن. من هەر لە سەرەتا بە ورشی مەلەوانی دەستم پێ کرد و پاشان بۆ یاریسیانەکان و لە ئێستا پاڵەوانی یاریسیانەکانم هەم لە جیهان و هەم لە عێراق و هەم لە وڵاتەکانی تریش و لە مەلەوانیشە هەڵبەتە پاڵەوانی مەزبەحم کە 50 مەتر مەلەوانی ئازاد و 50 مەتر مەلەی فەراشە و بە هەمان شێوە بەشداریی پاڵانەتی ماوەدرێژی بەحرم کرد و پلەی یەکەم بەدەستهێناوە. و هەروەها لە ئێستا خوێندکاری کۆلێجی پەروەردەی وەرزشم قۆناغی دووەم. هەڵبەتە منیش وەک هەر یاریزانێکی تر کە دەستم کردووە بە وەرزشکردن کۆمەڵێک گرفت هاتووەتە ڕێگەمان. بەڵام من لێرە زۆر سوپاسی باوکمەکەم کە هەموو کات هاوکارم بوو و ڕاهێنانەکانیشم ئەو پێمەکات. هەڵبەتە ئەو لە من ماندووترە ئەبێ بڵێم ئەو پاڵانە شاراوەکەیە ڕاستە لە کۆمەڵگا وەک هەر خاتوونێکی تر کە دەست ئەکات بە ئیشێک کە با بڵێن خولیا و ئارەزوی خۆیەتی ڕوبەڕووی ڕاخنابینەوە. منیش بە هەمان شێوە ڕوبەڕووی چەندها ڕاخنە و قسەی ناخۆش و ئەو جۆرە شتانە بوومەتانە. بەڵام سپاس بەخوای گەورە ئەوانم تێپەڕاندوو و باوکم زۆر هاوکارم بوو لەگەڵ دایکم خێزانەکەمە. من لە ئێستا هەشتەمی جیهانم کە ناوم لە ڕێزبەندی 7500 یاریزانی جیهانیە و یەکەمی غەربی ئاسیام کە کۆتا پاڵانەتی بوو لەم ساڵە ئەنجامدا لە وڵاتی کورد بەڕێوەچوو و پلەی یەکەم بەدەستهێنا لەسەر هەموو تەمەنەکان. و هەروەها یەکەمی عێراقم و چوارەمی وڵاتانی عەرەبی و ئەفریقی. من وەکو تاکە کچێک توانیم بەشداری بکەم لە پاڵانەتی 800 مەتر مەزبەح. بەڵام بەداخەوە کچمان نەبوو کە بەشداری تیا بکات بۆیە لەگەڵ کوڕان بەشداریم کرد. خۆشترین پاڵانەتی بوو لە لای من لەبەرەوەی توانیم لە کۆی حەوت کۆڕ پلەی دووەمە دەستبێنم. هەڵبەتە ئەوە ئەنجامێکی زۆر دووخۆشکەر بوو بۆ من و زیاتر تەشجیعی کردم و وای لێکردم کە هەوڵ بم بۆ یاریەکانی داهاتوو. وەرزشی مەلەوانی وەرزشێکە کە جیاوازە لە وەرزشەکانی تر لەبەرەوەی عادەتەن نەک خانمان پیاوانیش بەشێکیان لە مەلەوانی ئەترسن. وەرزشێکی کەمێک ترسناکە بەلای هەندێک کەسەوانە کە بە تەواوی مەلە نەزانێت یاخود مەلەوانی نەزانێت هەڵبەتە بەلایەنەوە قورسە. بەڕای من ئەگەڕێتەوە بۆ ئەوە کە خانمان کەم بەشداری لە وەرزشی مەلەوانی ئەکەن. بەڵام من لێرەوە پێیان ئەڵێم کە بێن و بەشداری لە وەرزشی مەلەوانی بکەن بۆ پاڵەوانێتەکان. هەڵبەتە ئێمەش پێویستمان پێیان و بۆ خۆشیان و تەندروستی خۆشیان باشە. من کە یاریزانی یاریسیانەکانم و لە یاریسیانەکان ناخۆم دۆزیوەتەوانم هەر لە یاریسیانەکانیش بەرداوامە بم و ئامانجی من ئەوەیە کە بتوانم دووبارە بەشداری پاڵەوانێتی جیهانکەم و ئەم جارە ئیشەڵڵا یەکێکم لە سێ مەرکەزەکە یەکەم و دووەم و سێم و بۆ ئەوەش هەوڵێم و لە داهاتووش بێجگەلەوە هەر پاڵەوانێتێکی ترم هەبێت بە تەواوی خۆمی بۆ ماندووەکەم بۆی بتوانم دووبارە مەدالیای ئاڵتون بەدەستبێنم و سەری وڵاتەکەم بەرزکەم. وەرزش بەشێکە لە ژیانی من چکە من هەر لە مناڵەیەوە ڕاهاتووم کە وەرزش بکەم و بەشداری پاڵەوانێتەکان کەم و خۆم ماندوو بکەم. بۆیە وەرزشکردن بەشێکە لە ژیانی من و قەت لەو باوەڕەیە نیم بتوانم وازی لێ بێنم. ئەگەر ڕۆژێک لە ڕۆژانیش یاریزان نەما کە تەمەنێکی گەورەمە بوو کاتە لەوانەیە یەکێک لە ڕاهێنەرەکان کە یاریزان دروست بکات بۆ هەڵبژاردنی عێراق لە یاریسیانەکە. ئێمە خاتوونی زۆر بەتوانەمان هەیە هەر لە بوارە جیاجیەکانە بێجگە لە وەرزشی مەلەوانی و یاریسیانەکان با بڵێن باسکە و بالە و گۆڕەپان و مەیدان تۆپی پێ ئێمە خانووی زۆر بەتوانەمان هەیە
ومن لێرە داوایان لێ یەکەم کە هەر خولیایەکیان هەیە با بڵێن ئەگەر مەلەوانیش نەبێت هەر یاریەکی تر بێ یان هەر وەرزشێکی تر بێ بێن و بەشداری تیاکەن چکە ئەوە ئەبێتە با بڵێن باشترکردنی ژیانی خۆیان ئەزمونێک بۆ ژیانی خۆیان و بەرەو پێشبردننی کۆمەڵگاکەمان.